لا هەفتەی حەفەیەمی خولی نایەبی کوردستان یانەی سەی سادق لەسەر یاریگەی خۆی میوانداری ینی برایەتی هەولێری کرد. سەی سادق پاڵپشت بە یاریگە واندەرە زۆرەکەی بە ئومێدی سەرکەوتن هاتن نێو یاریگا و یانەی برایەتیش بە ئامانجی بەدەستێنانی سێ خاڵی گرنگی یاریەکە دەیویست سەرکەوتنێکی گرنگ تۆمار بکات. لە گێمی یەکەمی یاریەکەدا و لە خولەکی چلا و کەرچەمال گۆڵی یەکەمی بۆ سەی سادق تۆمار کرد. گەرچی برایەتی دەیویست گۆڵی یەکسانبوونەوە تۆمار بکات بەڵام هەوڵەکانی بێئەنجام بوو. باوەش گێمی یەکەمی یاریەکە بەو تاکە گۆڵەی سەی سادق بە کۆتا هات. لە گێمی دووەمی یاریەکەشدا برایەتی بەردەوام لەوڵدا بوو تا قەرەبوو شکستی گێمی یەکەمی یاریەکە بکاتەوە، بەڵام لاوەڵەکانی شکستی هێنا و بەوەش یاریەکە بە گۆڵێکی بێوەڵام بە سوودی سەی سادق بە کۆتا هات و سێ خاڵی گرنگی بەدەستهێنا. سوپاس بۆ خۆی گەورە ئێمە توانیمان سێ خاڵ لە یاریگای خۆمان وەرگین. بەڕاستی ئەتوانم بڵێم ئەمڕۆ تەکتیکیان یانی برایەتی یاریە باشی کرد، بەڵام ئێمە لە بەردەم هاندەرانی خۆمان بوو، لە ساحەی خۆمان بوو، توانیمان ئوسلوبی خۆمان فەرزکەین لەسەران و بتوانین سێ خاڵی یاریەکە وەرگین و بە ئاست و بە ئەنجامش توانیمان یاریەکە لە بەژۆندی خۆمان تەواوکەین. سوپاس بۆ خۆی گەورە. من لێرەوە ئەم سەرکەوتنە پیرۆزەکەم لە هاندەرانی یانی وەرشی سەی سایق ئەوەشتان لێ ناشارمەوە. بەڕاستی ئەمڕۆ یانی وەرشی برایەتی یاریە باشی کرد لە یاریگای ئێمە. من لێرەوە دەستخۆشیان لێکم و دەستخۆشی لە سەرجەم یاریزانە جەنگاوەرەکانی خۆشمەکەم. بەڕاستی ئەمڕۆکە هەر هەمویان توانیان شێراسا بزەنگن و سوپاس بۆ خۆی گەورە. ئەم سێ خاڵە بەڕاستی بۆ یانی وەرشی سەی سایق زۆر گرنگ بوو، چونکە بەڕاستی یانی وەرشی سەی سایق لە خولەکە لە دواوە بوو. طبعا سەی سادق ناو یاریگای خۆی فەریقێکی چاکە و ینی هاندەرەکان پاڵپشتێکی زۆر باشن لە بووان. سەرەتا دەتوانم برێن بە هەڵی تا کەسی گۆلێکمان لێکرا، زۆر هەوڵماندا لە جێمی یەکەم و لە جێمی دووەم، بەڵامی تر شانسمان نەبوو. ئیشاڵە یاریەکانی داهاتوو تعویزی دەکەینەوە. بەخوای دەبی یعنی هەموو یاریزانەکان ئێمە بە خۆداچوونەوە بکەین، یعنی لێپێچنەوە لەگەڵ خودی خۆمان بکەین لە گچکەترین یاریزان تا گەورەترین یاریزان بۆی لەو ئەنجامە خراپانە قوتارمان بێ. ئیدی دەبی بەرەو پێش بچینەوە. لە یاری داهاتوو لە هەفتەی 18می خولی نایەبی کوردستان یانەی برایەتی لە یاریگەی خۆی میوانداری پێشمەرگەی هەولێر دەکات و یانەی سەی سادقش لە دەرەوەی یاریگەی خۆی لەگەڵ یانەی سۆران ڕوبەروویەک دەبنەوە. یانەی برایەتی لە 16 یاری تاکو ئێستا توانویانە 20 خاڵ کۆ بکەنەوە و سەی سادقش لە 16 یاری تا ئێستا توانویانە 21 خاڵ کۆ بکەنەوە. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەی سادق.